لە ماوەی یەکمانجی ڕابردوو لە سنووری سۆران زیاتر لە 20 ڕووداوی ئاگرکەوتنەوە تۆمار کراوە. بەشێکی زۆری سوتاوەکانیش لە پوش و پاوان و ڕەز و باغی هاوڵاتیان بووە. هاوکات نزیکەی 10 دوکانی هاوڵاتیانیش لە نێو بازاڕی سنتەری قەزای سۆران بە تەواوی سوتاون، زیانەکانیان بەدەیان ملیۆن دینار دەخەملێندرێن. کۆی ئەو هەشدا ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر 15 ڕووداویان بە تەنها ئاگرکەوتنەوە بووە لە پوش و پاوان کە بەو هۆیەوە بە شێوەی نزیکراوەی 12 دۆنن لە پوش و پاوان سوتاوە. بەهۆی ڕووداوێکی ئاگرەوە 7 دوکانی هاوڵاتیان لەناو سنتەری بازاڕی سۆران کەوتەوە. دەست بەجێ تیمەکانمان لە بەرگری شارستانی بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران گەیشتنە شوێنی ڕوودا و هێزەکانی بەرگری شارستانی توانیان ئاگرەکە کۆنتترۆل بکەن و نەهێڵن تەشەنە بکات و زیان بە دوکانەکانی تر بکەوێت کە بەو هۆیەوە 7 دوکان سووتان و لیژنەی بۆ دیاریکرا و لیژنەش هۆکاری کەوتنەوەی ئاگرەکەی بەهۆی دیاری کرد کە بەهۆی شۆرتی کارەباییەوە بووە و یەکێک لە هۆکارەکانی ئاگرکەوتنەوەکان بەردەوامی بۆردومانی فڕۆکە جەنجەکان و تۆپخانەکانی سوپای تورکیایە لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان. لە سنووری برادۆست ماوەی 9 ڕۆژە ئاگرکەوتنەوە لە پوش و پاوانی گوندەکانی بەرمیزە و هێشمە و گەلی خواکوورک و چیاکەوێت و گەلی ڕەش بەردەوامی هەیە و بەدەیان دۆنم سوتاوە. لەگەڵ ئەوەشدا چەند ڕووداوێکی خنکان لە سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران تۆمار کراوە. گەشتیارانی خۆشەویست کە پابەندی ڕێنمایەکانی بەرگری شارستانی ببن ئەگەر ئاستی مەلەوانیان وەکو پێویست نەبی با پەنانە بن بۆ وەستی ئەنجامدانی مەلەوانی وەروەها داوایان لێکەین چاودێری ورد لەسەر منداڵەکانیان دابنێن لە نزیک ڕووبارەکان و سەرچاوە ئاویەکان چونکە لە ساڵانی ڕابردوو ڕووداوی نەخوازراوی لێکەوتۆتەوە و ساڵە شەروەک دیارە ڕووداوی نەخوازراوی لێکەوتەوە. ساڵانە ڕووداوگەلێکی زۆر هەن لە خنکانی هاوڵاتیان بە تایبەتی لە گەشتیاران لە ڕووبارەکانی ئەو سنوورە بەهۆی نەشارەزاییان گیان لە دەست دەدەن. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.